لە بەیانیەوە هەڵساوم سەعات حەوتەوە زیاو لە 10-15 قاز هەر بە تەلەفۆن ڕۆیشتووە. ئێستا وەسلی قەل و قازە و قازەکانمان کوردیە تەڵەبی زۆر لەسەرە. دەستەوەی چییە؟ هەمووی بە بۆنەی سەرماسۆڵەکەوەیە. خەڵک خواسی زۆر لەسەرە ڕۆژانە بۆ سوپاسی خواکەین قازەکەمان کوردیە قەلی کوردیمانەیە. شتەکەشمان هەرزانە ئەمڕۆ قاز کیلۆی بە 10,000 لە بازاڕە. قەلی کوردی ئەسڵ کیلۆی بە 16 و بە 15,000. نوعێتیان هەیە قەل و قاز؟ بەڵێ قازی بوغاری هەیە قازی کوردی هەیە هەروە بێتەوە قەلی کەشاوزی هەیە قەلی کوردی ئەسڵیش هەیە. قەلە کەشاوزیەکە کیلۆی بە 10,000 و 12,000 قەلە کوردیەکەش کیلۆی بە 16 و 15,000. زیاتر حەز لە کامە؟ لەم کاتەدا بۆنەی سەرماسۆڵەوە خەڵک خواسی لەسەر قازەکەمانەیە. بەڵێ ئەمەی بەدەستەوە چ نوعێکی قاز؟ ئەمە قازی کوردیە. ماشەڵا هاوڵاتیان ئیسا لە بەیانیەوە هەڵساوم سەعات حەوتەوە خەڵک زیاو لە عەقڵ زیاو لە 10-15 قاز هەر بە تەلەفۆن ڕۆیشتووە. ئێستا خەڵک خواسی لەسەرە و سەرماسۆڵێ و خەڵک زۆر حەزی لە قازەکەمان. هەتا باران نەباری و کەشەکە ساردی نەکە خەڵک داوای قازی نەدەکرد؟ نا بە تاکید هەتا 3 ڕۆژ پێشتە بارانەکە نەبوو خواسی زۆر لەسەر نەبوو بەڵام لەگەڵ بارانەکە باری سپاس بۆ خۆی گەوراکەین تەڵەبی قازەکەمان زۆرە. ئەم قازی بەدەست جەناب توێ چەند کیلۆیە؟ ئەم قازە بەدەستمەوەیە 3 کیلۆ بووە. بەڵێ ئەمە قازی کوردیە قازی کانیپانکەیە قازی شارباژێرمانەیە قازی قەرەداخمانەیە قازی کەرکووکمانەیە بەڵام ئێمە بە زۆری قازی خۆمان بەکارێنین و بۆ هاوڵاتیان قازی کوردیەنێری. قاز خۆی وەزنەکەی لە نێوان چەند بۆ چەنە بچووکترین قاز چەندەیە؟ لە قاز لە 3 کیلۆ هەیە هەتا 5 کیلۆشی هەیە بەڵام کوردی بەڵام ئەگەر بێت و قازی شەیە 6 کیلۆیە بەڵام هۆڵندیە قازی بوخاریە بەڵام قازە کوردیەکە خواسی زۆر لەسەرە و خەڵک داوای قازی کوردیەکە. کەسە بۆ بێتەلات بڵێت چاوەڕی باران بۆی قاز بکڕەوە؟ بە تاکید ئەمڕۆ جارێکە ئەمە 2-3 قازەیی وی هاوڵاتیەکە چاوەڕێی بارانبارینەکە بووە تا ئەو تایسە بۆ ێنێرم. ئەوە قازەکەیەتی و کوردیشە بۆ ێنێرم. داوای 3 قازی کردو ئەیسە بە تاکید بۆم چا کردو ئێستا بۆ یەگەێنمە سەفردەکە بۆ ێنێرم.